ئێرە دڵی کوردستانە. میوانی ئەم جارەمان خێزانێکی کەم دەرامەتی کەرکووکی خۆشەویستە. تاوەکو دەیانبەینە پێش خانووە نوێکەشی پێی ناڵێن کە ئێمە خانوویەک بە هەموو کەلوپەلی ناوماڵەوە بۆ ئێوەمان دابین کردووە. بەڵام سەرەتا چیرۆکەکەیان دەبینین. ئەو بۆ 2 مانگە ڕوا من کرێ خانووم نەداوە، یعنی حاڵەکەمان زۆر خراپە. ئەو مناڵانم دایمە سەرمایانە، هیچ باش نین. من ڕەغدە عەبدوڵڵا لە کەرکووک دانشم. نزیکەی ساڵێک و نیوە کە بێ پیاوەکەم وەفاتی کردە. 3 کچم هەیە، هەتیون هەرسێکیان، حاڵمان زۆر خراپە. کە پیاوەکەش مابوو هەر حاڵمان خراپ بوو. ئەو باشە نەبووین. بۆ 20 میلیۆن بوو قەرزار بوو. دوایەوە هێواش قەرزەکەی کردەوە. دوای ئەوە وەفاتی کرد. کە وەفاتی کرد 4 میلیۆنی جێش. دوای ئەوە خۆم هێواش بە موچەکەی کردمەوە، موچەی بچووکی هەیە. یعنی حاڵەکەمان هەر زۆر خراپە. 3 کچم هەیە، دانێکیان لە مەکتەبە، دوانیان لە ماڵە. دانێکیانشم نەکردێتە مەکتەب، 6 ساڵە بە بۆنەی ناتوانم دابینی جلی بۆ پەیاکەم و ئێتر ئاوە. کچەکەم هینێکە بێ 11 ساڵە لە مەکتەبە خوێنێ. یعنی چۆن بڵێم، یعنی حاڵەکەمان زۆر خراپە، هیچ باش نین. ئەو بۆ 2 مانگە ڕوا من کرێ خانووم نەداوە. کرێ خانووم 150 ئەدەم، هیچمانێ ئەشیای ماڵ هیچمان نییە، نە کاوەنتەرمانێ، نە تەباخ، تەنها سەلاجێک و تەلەڤیزیۆنێکە. خانووکەمانش هەمووی ڕوتوبەیە، 150 ئەدەم هەموو مانگێ، پارەی مۆلیدە. یعنی خانووکە پەنجەرەکانی شکاوە، هەوای سارد تێتە ژوورەوە. وەڵاهی ڕاستی نە زۆپەمان هەیە، نە نەوتمان هەیە. ئەگەر هیتەرەکە شەڵکەن 1 چاو هەڵەکەین بە مۆلیدە. ئەو مناڵانم دایمە سەرمایانە. چەند جاوەوە بووە کچەکەم چۆ بۆ مەکتەب، پارەم نەبووە بیدەمێسەینەوە، جانتاکەم کردە، گریاوم. جاری وایە داوای خواردنم لێکن، خواردن نییە بۆیان بکەم، هاوسەکان یارمەتی مەدەن، یا خێرێ بێ یا خواردنیە بێ ئەیهێنن. هیچ یعنی ناتوانم هیچیان بۆ پەیدا بکەم، نە خواردنێ نەهیچێ. زۆر حەزیان لە خواردنە و لە زۆر تشت هەیە، بەس من کە ناتوانم، توانای ئەوەم نییە بۆیان بکەم. کە نەخۆشەکەون توانای ئەوەم نییە، یعنی بیان بەمە منزەمیت، خەڵک خێریان پێکا و چارەسەریان ئەکا و توانای ئەوەشم نییە هیچ خواردنێکیان بۆ بکڕم. هەمووی خەڵک یارمەتی مەدا، خێرخوازان. چەند شەوێ مۆلیدەمان نەبووە، وایرەکەیان بڕیوە و یعنی سەرمایان بووە و بەپەتانی خۆیان پێچێتەوە و مۆلیدەش پارەی مۆلیدەش مزگەوتێکی یارمەتی مەدەن ماڵیان ئاوا بێ، هەمووی خێرخوازان. کە سەیریانەکەم، یعنی کە سەیریانەکەم هەرسێکیان ئەیان دینم زۆر خەمبارە بم، بەس ناتوانم لە بەردەمیان بگریم، گریانەکان خۆمە شارمەوە.
چەند من جارشە جەژن هاتە جلم نەکردێتە بەریان داوای جلیان لێم کردە داوای جل جەژنیان لێم کردە داوای پارەیان لێم کردە زۆر شتەیە کە داوایان کردە من نەمتوانیوە چەند جا ویستمە پارەی بدەمێ بە کچەکەم بۆ مەکتەب بڕوا پارەم نەبوو بیدەمە سەیناو جانتاکەم کردە یعنی زۆر ناخۆش چش ناخۆش هاتەتە سەرم کە دوای ئەوە باوکیانش وەفاتی کرد دوای ساڵ و نیوێ ئەم سێ کچە کەوتە سەر شان من زۆر زەحمەت بوو کە بە خێویان کەم قورسیەک زۆر گەورە هاتە بانشان من هیچ کەسێکش نایە بەلامانە هیچ کەسێکشم نییە باوکم نییە برام نییە بەس دایکێکمە دایکم 6 هەتیوی هەیە یعنی حاڵەکەمان زۆر خراپە. سلام سپاس فەرمو بەخێر بێ زۆر سپاس بژی سەر هەردووچاوم بەڕێزی سپاس دەکەم بەبورە ئەگەر لە کاتیشمان گرتووی سپاسان دەکەم ێوە عەزیەتتان کێشاوە خزمەتتان نەکەین زۆر سپاس مناڵەکان چۆنن؟ وەڵا سەلامەت بێ دەست ناچەکەم سەلام تەمەن درێژ بن ئینشاءڵڵا سپاس دەکەم چەند منداڵت هەیە؟ 3 کچم هەیە 3 کچ بەڵێ یاخوا تەمەن درێژ سپاس دەکەم دەگەم تەمەنیان چەندە؟ گەورەکەم هێنەکە 11 ساڵە ئەم ساڵ بێتە بۆ 11 سەف 5 بڵێ چێتە 6 ناوی چێ؟ مینە دانەیەکیانش 6 ساڵە بۆیە بچۆیە مەکتەبی تر لەمان کرد ئێستا بووەتە 7 ساڵ نەتان بردووە مەکتەب؟ ناوەڵە ئەی وەڵی نەمتوانی ڕاستیەکەی باوکیان لە ژیان نەماوە؟ بەڵێ وەفاتی کردن جێی بەهەشتە ئینشاءڵڵا کەی وەفاتی کرد؟ وەڵای بۆ نزیکەی بۆ ساڵ و نیوەکە ڕوە بۆ 2 ساڵ بڵێ 2 ساڵ و نیوە شێوە بەڵێ دەزانم دوای نەمانی باوکیان تۆ ژیانت زۆر قورستر بوو لەلایەکەوە لەبەر ئەوەی کە بڵێم خۆی نەما لەکەت شەبڕمۆڵی باوکیانشما بوو هەر ژیانمان قورس بوو بەس کامردش زیاتر بوو بەس ئەوە بوو کە لە ڕووی هەندێک کێشەی کۆمەڵاتیشدان بۆ دروست بوو بە تایبەتی لەگەڵ ماڵی ئەوان بڵێم قورستر لێ هات پێشتر پێشەوەی باوکیان وەفات بکات لەکوێ دەمانەوە؟ لەگەڵ هەر ماڵ ئەوان بووین بەس ئێمە لە سەرەوە بووین ئەوان لە خوارەوە بوون یەک خانوو بوو لە حەی ئەسکەری ئەی بوو لە هێنەمان وەڵی براکەی چوە سەرەوە دانش براکەی ژنی هێنا ئەیترم پێتەڵێم چۆن بڵێ ئەوان ئێستا من ڕاستی ئەڵم ئەوان عەرەبن بەڕەکەس عەرەبن لە عەسڵا بەس پیاوەکەم چۆن لە مناڵیەوە لە تورکیا بوو ئەڵمانیا یعنی لەگەڵ کووردا زۆر تێکڵا بوو هاتەوە بۆ پێشمەرگە پێش ئەوەی من بێنێ ئیتر تێکڵا بوو لەگەڵ کووردا یەک پارچە کورد بوو یعنی بە عەرەبیش قسەی ناکرد بەس کە سوکاری عەرەب بوون ئیتر چۆن بڵێ تەما کە سوکاری چۆن پێت بڵێم ئیتر عایلیشە وڵای تەماحیان زۆر لە چش بوو ئیتر لە یەکەمین پیاوەکەم وەفاتی کرد منیان قاودا و ئەشیاکانیان برد و یعنی چۆن بڵێم فورسەتیان سند دەریشیان کردی لە ماڵ ئاروەڵا دەریمیانش کرد ئێستا من پەیوەندیم لەگەڵ ئەوانان نییە بچڕانمە ئەی پیاوەکەشم کە وەفاتی کرد بۆ ساڵ و نیوێ تا پیاوەکەم وەفاتی کرد بوو کەس نەهات سەری نەدا یعنی براکانی بڵێ مناڵانە مناڵ برامانە بابین کەسیان نەهاتن ئێستا لە کرێچیان وانە؟ بەڵێ لە کرێچیان لای ماڵ دایکمەوە بەس ماڵ دایکم تۆزە دوورە ئەولاترە ماڵ دایکش لە کرێچیان؟ لە کرێچیان هەتی وشی هەیە 6 هەتی ئاروەڵا ئیتر ئەوان دوورن منش لە کرێچیەم هەمومان کە 150 تر هەنێ بازێک کەس شەی یارمەتیمانەدا تێ هەرچیە بێ هێنەدەن لە قاپی مزگەوتەکان بێ ماڵیان ناوە بێ لەگەڵێەوە
چەندێ قەرزاری وڵی یانی چۆن قەرز پیاوەکەم هی خۆت لەسەر ئێوەیە وڵی پیاوەکەم 3 ملیۆن قەرزار بوو 2 ملیۆنی بڵێ ئەو خۆی باقیەکەی کردەوە کە وەفاتی کرد کە فیلشیان بۆی گردە کەوکاتە ئەمە پاری نەهێنا ئەمە من لە ماڵ دایکم بووم نەمزانیوە پێشەوەی وەفاتکە 4 مۆبایلی هێناوە هەساوە چی کردە لە داوامەکەی خۆی هێنایەتی فرۆشتێتی بۆ قەرزەکان تری دوای ئەوە وەفاتی کردە شەوەکەی لە ماڵ بڵێ ئێمە چڕووکی ئێوەمان پێشتر پێویستی بووین دەزانم ئاگدار لەوەی کە خەفەتێکی زۆر لەسەر منداڵەکان دەخۆی بە تایبەتی ئەو دوی کچکە خەفەتەکان زیاتری چین وڵی خەفەتەکانە بێت چی بێ زیاتر لە مناڵەکان زیاتر لای منیش نییە نارۆڵە خەفەت لە شتێکیان نەخۆی وڵی تر لە هەموو شتێکیان چۆن بڵی داوای شتم لەکەن من ناتوانم بۆیان بکڕم ڕاستی باوکیانشە بوو باوکیانش بۆیانی ناکرد خۆت هیچ ئیشێک دەزانی هیچ ئیشێکت پێ دەکرێت یان نا ئیش وەک چۆن چ کارێک دەزانی بیکەی هەیە لە خەیاتی زیرەکە هەیە لە نانکردن هەیە لە خواردن دروستکردن هەیە نان بێنان لە ماڵ ناکەم من چونکە 3 نەفەرین نانش ناکەم بەس دەزانی بەڵێ بەڵێزان باشم ئەو باشش نیم بۆ بڵێم باشم مەزبوتم ناوەڵە خەیاتی وش ناوەڵە نازام لە چی باشی وڵای بڵم لە چی باشم خوێنەواریشم نییە لە چی باش ئیشێک بۆ سبە ئیشێک بکەی مەبەستم ینی وڵا هیچ شێکم نەکردە ڕاستی بەڵێ هیچی شێکم نەکرد حەزت لە چی ئیشێکە وڵای تر بڵێ ئیش زۆرە وەک چی پێشەوەی باسی دەگەڕێمەوە سەر کارکردنەکە بەڵام باسی خوێندنی منداڵەکان بکەم مینا بوانە بەڵێ گەورەکە مینا تەمەند درێژ بێ سپاس مینا لە خوێندن باشە ناوەڵە بۆ وڵای زانیت چۆنە کەس نییە پێی بخوێنە بەس چییە بە حرفە خوێنێ ناوەڵە کارتشی وەرگرت ناجح نەبوو ئەم کارتە ئەبێ هەڵیگرێتەوە دەرسەکانی بۆ ئیمساڵ چەندێ پرسیارمش کردە لە زۆر مامۆستا گرانن ئەوە یەکێکە لە 300 یەکێ لە 350 چی پێویستە بۆ خۆی بۆ خوێندنەکەی وڵای مامۆستای پێویستە پێچگە لە مامۆستا هیچ ئەوەیەک نییە کەس نییە هاوکاریان بکاتن خۆ مامۆستا خۆ لە مەکتەبی هەر مامۆستا هەیە وڵای مامۆستای لە مەکتەبە زانیت چۆنە یعنی کەس نییە پێی بخوێنێ لە ماڵ ئەوەیە من خوێنەواریم نییە کوردیش ئەوەنە ناڵێم نەچوومەتە مەکتەبش زۆر باشە بە ئەمە دەمە فەرمۆ سپاس دەکەم ئەویان لە بالای خۆت ببیکەوە ئەمە تەواوی مەسروفی خۆی هی خوێندنەکەی و هی کچەکەی دیکەشت کە پێویستە ئەم ساڵ بشێتە خوێندن هەرچی پێویستە لە خوێندنەکەیان بۆ ئەوەی سەرکەوتوو بن و هیچ کێشایەکیان نەبێت لە خوێندن ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی بۆیان دابین دەکەین سپاس دەکەم مەمنونم سپاس دەکەم سپاسی دەستگای خێرخوازی بارزانیەکەم زۆر سپاسدانەکەم هەرچیان پێویست بوو لە خوێندنەکەیان لە هەموو شتێک گرنگترە بە تایبەت ئەوەکو دەردی ینی کە پێشتر توش باست کرد کە حەز ناکەی ئەوانیش وەکو تۆ بن ینی بە زڕوفێکدا تێپەڕیوی ئێمە پێی دەزانین بەڵام ئێستا ئێمە لێ ناگەڕێن ئەوانیش تووشی هەمان نەخۆشی ببنەوە سپاس دەکەم مەمنونتانم هەزار جا مەمنونتانم زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانانی یەکەم زۆر سپاس مەمنونتانم لە تەنیش خۆت دابنێن ئێمە نەمانەوێت زۆر لە کاتت بگرین ناستیاتە پێشتر هەوڵت داوە منی کارێک بکەی لە شوێنێک بۆ ئەوەی بڵێن ئەو بارقورسی لەسەر شانتانە کەمتر بێتن وەڵای زانیت چۆنە هەوڵم داوە زۆر هەوڵم داوە ئیشمش دۆزیوە یعنی بڵێن وەک مۆڵ و وەک ئیشکردن و شوێن پاکردنەوە بەس نەڕۆشتمە نەمتوانیوە لەبەر کچەکانم زۆر ئیشم دۆزیەوە نەمتوانیوە جێیان بێڵم ئەگەر شوێنێک هەبێت گونجاو بێت کە کچەکانش لەگەڵ بن یان ئیشێک هەبێت لە ناو ماڵیشدا بیکەی دەتوانی بیکەی وانە بەڵێ تەبعاً لە ناو ماڵ بڵێ چ ئاواتێکت هەیە لە ژیان وەڵای ئێستا ئاوات من ئەوەیە خانووی بچووکم هەبێ بێجگە لە خانوو چاواتێکی دیکەت هەیە
وڵی یاوتەکەمە بێت چی بێ هەرەوان پێچگە لە خانوو چی لە خوا داوا دەکەی؟ وڵی لە خواتە بچی داواکەین ژیانمان خۆش بێت و ژیانمان باش بێت و محتاجیش کەسێ نەبین و قەرز یعنی قەرزار نەبین و من کە پیاوەکەم وفاتی کرد 3 ملیۆن قەرزار بوو کردمەوە لەوە هینەکەی موچەکەی بەڵێ یعنی هەموو ڕۆژێ ساوە بۆ نزیکەی 7 مانگەڕوا 8 مانگەڕوا نەمداو پێی تەلەفۆنەکە بەڵێ تراواتەکەمان هەر ئەوەیە و قەرزار نەبین و کەس نەدا لە قاپیمان و مێشکمان ساف بێ بای هەموویەتی لەشمان ساغ بێ لەشتان ساغ بێ ئینشاءالله. ئێمە کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوات بۆیە پێم خۆشە ئەمەش دانیشە ئەوەی ڕاستی بێ پێش بەرنامەکە ئێمە بۆکسێکی دیکەمان یان بۆکسێکی ترمان بۆ ئێوە ئامادە کرد بۆ بەڵام لەگەڵ قسەکان بۆ چۆنی خۆم هەنگۆڕی ئێمە بۆ هەر کارێک کە تۆ پێویستیت پێ بۆکسەکە بیکەوە ئێمە تێچووی یان دانانی بزنسێکی تایبەت بە خۆتەوە یان کارێکی تایبەت بە خۆتەوە دادەنێن هەر کارێک تۆ پێت خۆش بێتن ئەگەر بتەوێت ئێمە ڕێستورانتێکی بچووکت بوو دادەنین لەو شوێنێکە تو بتەوێ یان هەر کارێکی دیکە کە تۆ پێت خۆش بێتن تەنانەت ئەگەر حەزیشت لێ بێت و نەشزانی ئێمە خۆلتان بۆ دەکەینەوە کە فێر ببن و پشتان پشت بەخۆ ببەستن لەو کارەدا. وڵی بۆ کارەکە نازانم تۆ خەمی منداڵەکان و خەمی هیچ شتێکت نەبێتن ئێمە وا دەکەین بەدڵت دەبێتن ئەگەر سەبرت هەبێتن دڵیام لەوەی کە ئەو ئیشێکە ئێمە بۆتا دەنین لێ پەشیمان نابێ زۆر بەدڵت دەبێت. سپاسدانەکەم دەستان خۆش بێ مەمنونم ئینشاءالله. ئەویش ئەگەر ئامادە بێ ئیش بکەیت وڵی بۆ ئەگەر خەمی منداڵەکان نەبێت و منداڵەکان بەلاوە بنێ بڵێ وڵی بۆ ئیش من ناڵێم هەر ئیشەکە ئەوەش خواردنە خەمی منداڵەکان خواردنش ڕاست دەکەی بەس ئەو هینە نیم بڵێم یعنی زۆر هەر کارێک وەتەزانێ و کارانش ئەبێ باش پێلێ هەر کارێک کە تێدا باشیش نەبی ئێمە خۆڵتان بۆ دەکەینەوە لەگەڵتان دەبین لەگەڵ ئەگەر خواردنەکەت هەڵبژات ڕێستورانتەکە لەگەڵ شێفی زۆر بەناوبانگە ئەگەر ویستت خەیاتی بێتن لەگەڵ خەیات و برگدووری زۆر باشە هەر ئیشێک کە لە خەیاڵی تودایە ئێمە دەتوانین خۆلت بۆ بکەینەوە بزنسێکیان کارێکی تایبەت بە خۆت دابنین و خەمی منداڵەکانش نەبێ منداڵەکانی چارەسەر دەکەین ئینشاءالله. دەستان خۆش بێ وڵی نازانم بڵم چی ستا لە خۆمە بڵێم ئەوەکەم هیچ قسەیەک مەکە ئێستا گرنگ ئەوە قەلق مەبی. بەڵێ نانە قەلق نیم ئینشاءالله. بەدڵ تامەشان دەستان خۆش بێ ئەیبینێ سپاسدانەکەم. وڵی تر نازانم بۆ ئیشەکە یعنی چۆن بڵێم هیچ ئیشێکم نەکردە لە دەرەوە ئەگەر لە ناو ماڵەوە ئەوە نییە بتوانم بڵێم یعنی ڕاستی بڵێم ئەروەڵی کەمە ترسم مستەیتر نەبمە سەر ئیشەکە. ئەگەر لە ناو ماڵ لە ناو ماڵ بەڵێ باشترە. چۆنت پێ خۆشە ئاوا دەکەی؟ ڕای نازانم چ کاری هەڵبژێ ئێستا بی لە هیچ کارێک مەکە و دواتر ئینشاءالله ئینشاءالله ئەمەیان دەبێتە دەرگەیەکی زۆر باشی ڕسق بۆ ئێوە و ژیانێکی خۆشتان کێشا من مەمنونی هەمووتانم. زۆر سپاس. ئێمە پاسەیەکی نێو کەرکووکمان کرد و ئێمە بەرەو کۆتایی دەڕۆین بۆیە ئێستا ئەگەر هیچ قسەیەکت ناماوێت ڕادەوەستین و دابەزین لە پاسێک. نا دەستان خۆش بێ دەستخۆشی لە خێرخوازی بەرزانیەکەم زۆر سپاسدانەکەم ئەزیەکتان کێشا من مەمنونتانم. ئێمە مەمنون سپاسدانەکەم ئەزیەتتان کێشە خۆش بێ براگەورەی ببورەش ئەگەر نەمانتوانی بێتن خانووتان بۆ دابین کە ئاواتی ئێوەیە هاتنەکەتان بای هەمووی بوو لەگەڵ مناوەستان سپاسدانەکەم بای هەموویەتی مەمنونم. حەزەکەی ڕۆژێک خۆت و منداڵەکانت لە خانووی خۆتان بن؟ ئەروەڵا لەوە باشتر نییە بۆ مەزای چۆنە لە یعنی بڵین لە کرێخان و لە هەموو شتێنە جاتمانە بێ. ئینشاءالله ڕۆژێک دێت ئەوەش دەبێت ئینشاءالله خوا گەورەی سپاسدانەکەم مەمنونم. دەی زۆر باشە ئینشاءالله ئەگەر پێخۆشام بەناسیێنت زۆر سپاس. زۆر سپاس بژیت ئێستا ئێمەشدا گەورەمانت کرد. زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس.
میوانەکەمان تەواو بهیوا بووە لەوەی کە ئێمە خانوویەکی پێشکەش دەکەین بەڵام ئەو نازانێت کە کلیلی خانووە نوێیەکەی لە پێش دەرگە چاوەڕێی دەکات. لەناو پاسەکە باسی ئەوەمان دەکرد پرسیاری ئەوم لێ کردی کە چ کەلوپەلێکی ناوماڵت هەیە گوت تقریبان هیچم نییە. هیچ شتێکم نییە بەڵام ئەوەی کە هەر شەوا بزانام باسیەک سەلاجەیەکە و تەلەڤیزیۆنەکە کەنتۆری خێرخوازێک بۆ هێنای. بەڵێ خێرخوازەیە لە مزگەوتەوە بۆمیانێنە. زۆر باشە. دەزانم کری خانوو زۆر ئیزعاجتان دەکەوە نییە؟ بەڵێ. ئەوە بکەوە. ئەمە خانووەکەتە. نانا بەڕاستە خوا خانوویەک بە هەموو کەلوپەلی ناوماڵەوە بۆ ئێوەمان داوی کردەوە. دەستان خۆش بێ نا بەڕاستە زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی خانوویەک بە هەموو کەلوپەلی ناوماڵەوە بۆ ئێوەمان دابین کردووە. زۆر سپاستانەکەم دەست خۆش بڕۆ ناو خانووەکە.